ئەگەر خوای گەورە خێزانی پێت بەخشی، مێردی پێت بەخشی، خوای گەورە ماڵ و منداڵی پێت بەخشی، کچ و کوڕی پێت بەخشی، سپاسی خوا بکە لەسەری. و پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم اللهم إني أعوذ بك من زوال نعمتك، خوای گیان ئەمانەم لێ نەسێنی کە بە من بەخشیوە، خوای لێمی نەسێنیت. چونکە بەڕاستی لەوانەیە ئینسان لە لەحزەیەکە لە چرکەیەکە مناڵەکانی لەدەست بدە. چەند کەسمان بینی خۆی و ماڵ و مناڵی تیا چوو. دکتۆرێکی سعودی دەڵێ لەگەڵ برادەرێکمە بوتی با بچین بۆ ماڵی دکتۆرێکەیە مامۆسای زانکۆیە تووشی ڕووداوێک با بچین سەرخۆشیکی لێ بکەین. بەڵام چی ڕووداوێکی دڵتەزێن. ئەڵێ کە ڕۆشتین دانیشتین پیاوێکی بە تەمەن بوو لە ڕووداوێکی سەیارەدا 11 مناڵ و خێزانەکەی تیا چوو، 12 نەفەر بە لەحزەیەک و کۆتایی پێات. بۆیە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه وسلم خوایە پەنا دەگرم بە تۆ لەوەی کە نیعمەتەکانم لێ بسێنیتەوە. یعنی سبحان الله بەس بیر کەرەوە 11 کچ و کوڕتەیە چوونە بۆ مارە بڕینێکی ئافرەتێک، لەولاوە 12 جەنازەت بۆ بێتەوە، یەک مناڵی بۆ دەرنەچوو. یعنی بێ خوای گەورە سەبری پێبەخشی. قورسە قورس ئەڕۆیتە ئەو ماڵە، ئەمە جێگای فڵان کوڕمە، ئەوە جێگای فڵان کچمە، ئەوەی فڵان ئەوەی فڵانە فڵان هەمووی لەبەر چاوتە. قورسە قورس بەڕاستی شتێکی زۆر قورسە. سپاسی خوا بکە، خوا ژن و مناڵی پێت بەخشیوە، پیاوی پێت بەخشیوە، ناشکوری مەکە، ماڵێ هەر خوابی بڕێ خوابی بڕێ، ئاخر لەوانەیە لێت بسێنێتەوە. ئەو نیعمەتانی کە خوا پێتی بەخشیوە سپاسی خوا بکە لەسەری. ئەڕۆیتە ماڵ الحەمدوللا مناڵت هەیە، مناڵەکانت ساغن. ئەگەر خوا لێت بسێنێتەوە کێ هەیە بەرگریت لێ بکە؟ کێ هەیە بەرگریت لێ بکە ئەو نیعمەتانە لێ بسێنێتەوە؟ کێ هەیە بۆتی بگەڕێنێتەوە ئەگەر خوای گەورە نەیەوێت؟ ئەم پیاوە دڵی خۆشە 11 مناڵی هەیە، بەڵام لە چرکەیەکە خەبەری بۆ هات هەمووی تیا چوو، نەفەرێکیان دەرنەچوو. قورسە بەڕاستی. با سپاسی خوا بکەین لەسەر ئەوەی کە ماڵ و منداڵمانەیە و نیعمەتی خوایە بەسەرمانەوە.